سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکە. ئێران سنووری هەرێمی کوردستان دەبەزێنێت و چەند گوندێکیش بە تەواوی چۆڵکران. بەهۆی بردومانەکانی ئێران کونسوڵخانەی ئەمریکا هۆشداری دەداتە هاوڵاتیانی وڵاتەکەی. پەرلەمانتارێک ئاشکرای دەکات فەرمانبەر هەیە 5 موچە وەردەگرێت. هەفتەی داهاتوو بڕیار لەسەر بەهەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست دەدرێت. دوانیوەڕۆ ئەمڕۆ بۆ شەشەمین ڕۆژ لەسەر یەک تۆپخانەکانی سوپای پازەرانی ئێران تۆپبارانی سەرسنووری برادۆستی دەست پێکردەوە و چەند گوندێکیش چۆڵکراون و دوو قوتابخانەش بە تەواوی داخراون. پەیامنەری شاپرێز لە سنووری برادۆست ئاشکرای کرد تۆپبارانی ئێران دەستی پێکردوتەوە و ناوچەکانی بربزین و سەقەر و هۆرنەی گرتوتەوە و زیانی زۆری بە هاوڵاتیان گەیاندووە و 4 گوندیش چۆڵکراون. وتیشی قوتابیانی 7 گوند ماوەی هەفتەیەک دەبێت بێبەش بوون لە پرۆسەی خوێندن. هەریەک لە قوتابخانەکانی بێواست و بنڕەشکێن داخراون. سەرچاوەیەکیش لە سنووری برادۆست بە شاپرێسی ڕاگەیاند ماوەی چەند ڕۆژێکە کۆماری ئیسلامی ئێران جوڵەی بەهێزەکانی کردووە و هێزی زیاتری هێناوەتە سەر سنوورەکانی نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان. لە کوێستانی سەقەریش سنووری هەرێمی کوردستانی بەزاندووە و هاتۆتە ناوخاکی هەرێمەوە. بەوتەی ئەو سەرچاوەیە لەسەر سنوورەکان دۆخەکە زۆر ئاڵۆزە و بەردەوام دەنگی تۆپ و ڕاجیمات دەبیستێت. کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر ڕایگەیاند بەهۆی مەترسی هێرشەکانی ئێران لە هەندێک ناوچەی هەرێمداوە لە هاوڵاتیانی وڵاتەکەی دەکات سەردانی ئەو ناوچانەکەن کە مەترسیان لەسەرە. کونسوڵخانەی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان ڕاگەندراوێکی بڵاو کردوتەوە و تێیدا هاتووە بەردەوامن لە وەگرتنی راپۆرتی میدیایی سەبارەت بە بەردەوامی هێرشە سەربازیەکانی ئێران بۆ سەر هێزە کوردیەکانی دژ بە ئێران لەسەر تاسەری هەرێمی کوردستاندا. ئەو ناوچانەشی بە مەترسی بۆ سەر هاوڵاتیانی ئەمریکی داناوە. ڕوونیشکراوەتەوە حکوومەتی ئەمریکا ناتوانێت دڵنیایی لە کۆتایی هاتنی ئەم هێرشە سەربازیانی ئێران بدات و هۆشداری وەزارەتی دەرەوە لەبارەی گەشت بۆ عێراق لە ئاستی چوارەمدا دەمێنێتەوە و داوای گەشت نەکردن دەکات. لە ڕاگەندراوەکەی کۆنسوڵی ئەمریکا ئاماژە بۆ ئەوەش کراوە پێویستە هاوڵاتیانی ئەمریکی لە ناوچە بە ئەمانجکراوەکان کە بریتین لە پردەی نزیک کەرکووک و کۆیە و زەرگوێز دوور بکەونەوە. پەرلەمانتارێکی کورد لە بەغدا ئاشکرای دەکات لە عێراق 300,000 کارمەند و فەرمانبەر لە موچەیەک زیاتر وەردەگرن و فەرمانبەریش هەیە 5 موچە وەردەگرێت. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ئاشکرای کردووە ئەو 300,000 کەسە زیاتر لە 2 بۆ 3 تاوەکو 5 موچە وەردەگرن و پارێکی زۆری بودجێی گشتی بەم هۆیە و بەفیڕۆ دەچێت. بەوتەی ئەو پەرلەمانتارە کووردا بڕی پارە بۆ موچە 70 تریلیۆن دینارن لە عێراقدا. ئەوەش ڕێژەیەکی زۆرە و هۆکارەکەشی بۆ چەند موچەیی و موچەی وەهمی و زۆری دامەزراندن دەگەڕێتەوە. لە هەرێمی کوردستان هەمان ئەو حاڵەتانە بوونی هەبوو، بەڵام حکوومەتی هەرێم ئاشکرای کرد توانیوێتی بە سیستەمی بایۆمەتری کۆتایی بەو دیاردەیە بێنێت. هەفتەی داهاتوو ئەنجومەنی گشتی ڕاژە لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکانی دیوانی وەزارەتەکان بۆ بابەتی دامەزراندنی کارمەندانی گرێبەست و کردنیان بە هەمیشەیی کۆ دەبێتەوە. بە پێی زانیاریەکان بە مەبەستی هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست بڕیارە کە هەفتەی داهاتوو ئەنجومەنی گشتی ڕاژە لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکانی دیوانی وەزارەتەکان کۆبوونەوەیکی تایبەت ئەنجام بدەن. ئەمەش دوای ئەوە دێت کە ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ئاسایی خۆیدا بڕیاریدا ئەم بابەتە ئاراستی ئەنجومەنی گشتی ڕاژە بکات. بەپێی داتاکانی بەشێک لە نوێنەرایەتی فەرمانبەرانی گرێبەست ژمارەی فەرمانبەرانی گرێبەست 28,888 فەرمانبەرن، نزیکەی 14,000یان لەسەر میلاکی وەزارەتی شارەوانی. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.